سڵاوتان لێبێت بەڕێزان بەردەوامین لە چاپێکەوتنمان لەگەڵ بەڕێز مامۆستا کرێکار بەش سێمیەم چاپێکەوتنەمان تایبەتەکەین بە هەندێک لەو ڕووداوانەی لە کوردستاندا ڕوویاندا بە تایبەتی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ئەحداسەکانی دوای هەفتەی شوبات و بەشێکیش تەرخانەکەین بۆ قسەکردن لەسەر ئەدای پارتە ئیسلامیەکانی کوردستان لە ئێستاداوە ڕۆڵ و کاریگەری و پێگەیان لە بڕیاری سیاسی و لە کایی سیاسی هەرێمی کوردستانە. مامۆستا جانم جارش سڵاوت لێبێت. سڵاو لێوە سەلامەت زۆر سپاس. مامۆستا لە مانگی شوباتی ڕابردوودا کۆمەڵێک ڕووداوی زۆر ڕوویاندا لە ڕۆژی هەفتەی شوباتدا خۆپیشاندانێک لە شاری سلێمانی ساز کرا لە بەردەرکی سەراوەوە خۆپیشاندەران بەرەو شەقامی سالم هاتن و ئەوە بوو چەند ڕووداوێک لە بەردەم لەقی سواری پارتی دیموکراتی کوردستاندا ڕوویدا و چەند شەهید و چەند کوژەوە بریندارێکی لێکەوتەوە بە شێوەیەکی گشتی تێڕوانینی ئێوە بۆ ئەو ڕووداوە چۆن بوو؟ پێتان وا بوو چی پاڵنەرە بۆ ئەوەی کە ئەو ڕووداوە بە دیاریکراویش لەو کاتەدا ڕوو بدات؟ هەر لەو باوەڕێم بسم الله الرحمن الرحیم هەر لەو باوەڕێم کە لوتبەرزی پارتی و ڕۆحی میلیشیایی و دیکتاتۆری و قبوڵ نەکردنی ئەو مزاهرانە کە بەرامبەری کراوە لەو باوەڕیان هەرەوە سەبەبێکی ڕئیسیەت. بەڵێ مامۆستا بەنسبەتی ئەوە شەو کە ڕوویداوە وەکو تا چەند تۆ پێت وایە کە شۆڕشی وڵاتانی عەرەبی لە تونس و لە میسر و لە یەمەن کاریگەری هەبوو بەسەر هەرێمی کوردستانەوە بۆ هۆی ڕوودانی ئەو خۆپیشاندانانەی کە لە هەفتەی شوبات و ڕۆژانی دوای ئەوەیان ڕوویە؟ بەڵێ من پێم وایە بە تەکید ناوچەکە ئێمە هەروەکو ناوچە عەرەبیەکەیە. بەڵێ ڕاستە ئێمە کوردین، بەڵام باشووری کوردستان لە ١٧٠ ڕۆشنبیریەکەی لە سەرچاوە عەرەبیەکانەوەیە. ینی حتا کابرای حیزبی شووعی کوردی سەقافەتەکەی هەر لە حیزبی شووعی وڵاتە عەرەبیەکانەوەی هاتوۆتەوە، لە کتێبە عەرەبیەکان و ئەدەبیاتی عەرەبی ئەوانەوە. حتا زۆر لە مەسەلە قەومیەکانی شەر بە هەمان شێوە لەوێ تەرجمە کراونەتەوە. ئەو لە ١٣٠ و یان 20ی کە هەیە هی ڕاستەوخۆی وڵاتانی ترەکە کەمتر تەرجمە کراون وەکو ئەوەی کە لەم دوایە دروست بووە. بە تاکید ئەو تەسیراتەی کە لەوێ هەبوو لە بەرەوەی بارودۆخەکان هەروەکو یەکوابوون، ئەو تەسیراتە نەقڵ بوو بە کوردستان. بەڵام مامۆستا ببوورە بەشێک لە ڕۆشنبیرانی کورد ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ ئاماژیان بەوەدا کە بە جۆرێک لە جۆرەکان بارودۆخەکان لە نێوان هەرێمی کوردستان و لە چاو تونس و مسردا جیاوازە. تۆ لە چ ڕوانگەیەکەوەڵێ کە بارودۆخەکان لێکەوە نزیک؟ یەکەم ئەبێ ئەوە بزانین ئێستا تا ڕادەیەکی زۆر زەمەنی قەومی نەماوە. خەڵک ئێستا ئەگەڕێ بە دوای دووشتە. یەکەم مافی هاوڵاتێتی لە شوێنەکە، دووهەم مافەکانی تری بیر و باوەڕ و تعبیر و کۆمەڵکاری و بەشداربوونی دەسەڵات و ڕەخنە و چاودێریکردن و ئەم جۆرەشتان. ئەمە شتێکە ئێستا لە دوای ڕمانی بلۆکی سۆشیالیستی و سەرکەوتنی بلۆکی سەرمایەداری لە هەموو جیهانە کاریگەری خۆی هەیە ئێستا. و ناوچە کوردیەکەی ئێمەش لە لای نەوەی نوێی کوردی ئێمە هەروەکو ئەوە وایە کە لە لای نەوەی نوێی میسر و لیبیا و یەمەن و ئەو شوێنانی تر دروست بووە. خەڵکێک کە بەراوردی نێوان مەسعود بەرزانی و قەزافیەکە هیچ جیاوازیەک نابینێ. ئەگەر قەزافی ئێستا بە احترافی نێودەوڵەتان 230 میلیارد دۆلاری لە دەرەیە، شەروایە لە ١٦٣ مێرسین هی ئەوە. ئەگەر ئەوان شەریکاتی نەوتیان هەمووی بۆ خۆیان و خانەوادەکانیان بەکارهێناوەکو ئال سعود و ئەوانی تر، ئال بەرزانی شەر وەکو یەکن، یعنی هەر نەوتەکەیان بە ساڵحی خۆیان بەکارهێناوە، ئال تاالبانی شەر بە هەمان شێوە. ئەگەر ئەو کۆمپانیانەی کە هاتوونەتە وڵاتەکەەوە دروست بوون هەمووی هی حیزبی حاکمن سەرکردایەتیەکانیانن، لە کوردستانیشە خەڵک لە 91ەوە ئەزانەیە هیچ شتە داخلی کوردستان نابێ، حتا تایەلاسیک و جلە کۆنەی ئینگلیز داخلی کوردستان نابێ ئیلا لە ١30 بۆ لە 115 لە 100 نازانم چەندی هی فازڵ میرانی و هی زەید و عەمر و عەلانێکی پارتیە اونجا هی یەکێتیەوە ئەو هەموو سەیتەرانی کە بەشی خۆی وەرگرتووە. دوای ئەم بودجەیەش کە وەرەگیرێ هەموو یەخرێتە گیرفانی ئەو بەرپرسا گەورانەوە. ئەنجا ڕشت نەکردنی ناوچەکەی ئێمە لە ڕووی گەشەکاریەوە چی زیادی کردو؟ ئادەی چەند زانکۆ کراونەتەوە، ئادەی شەهادەی چۆمان ئێستا معتەبەرە بە ئۆکسفۆردی قیاسکەینەوە.
لەبەرە بارودۆخەکان هەمویان وەکو یەکوان لە بارودۆخێکی سیاسیە وەکو وڵاتانەوەین ئەوەی زیادی کردو دەستگای داپلۆسینە لە ئەمن و مخابرات و پاراستن و دەستگای زانیاری لە زیندانی لاکۆڵان و جەلاد و ئەشکەنجەدان و پێشەلکردنی مافی مرۆڤ ئەمانە سیمای ئەم دەوڵەتە دیکتاتۆریانن قەزافی و علی عەبدوڵڵا ساڵح و بەشار ئەسەد فەرقیان چێ لەگەڵ مەسعود بەرزانی و زیندانە لاکۆڵانەکانیان فەرقیان چییە؟ ببوورە زۆر جار یەکێتی و پارتی خۆیان ئیشارەت بەوە ئەدەن کە لە کوردستانە هەڵبژاردن هەیە و لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەوان بە ڕێژەی مطلق نیان بردوتەوە وەکەوەی کە حوسنی مبارەک و معمەر قەزافی و زین العابدین بن عەلی و ئەمانە ئەیان بردەوە یعنی ئەوان بە ڕێژەی لە 159 چوونەتە ناو پەرلەمانەوە و ئۆپۆزیسیۆن ڕێژێکی باشی هێناوە ینی ئەمانە بەز نییە بۆی کە ئێمە جۆرێک لە جیاوازی لە نێوان بارودۆخی هەرێمی کوردستان ئەمانە بەز نییە ئەمانە بەس نییە برا بەڕێزەکەم ئەمە دروستکردنی چاوێکە بۆ هەیکەلەکە بەس خۆ هەیکەلەکە ئەوی تری تەکمیلە نەکراوە دوایە هیچ جیاوازیەک نابینم لە بینی انتخاباتەکەی حوسنی مبارەکە و انتخاباتی مەسعود بەرزانی چه جیاوازیەک هەیە خۆ لەوێژ ئیخوان مسلمین 88 کورسیان هەبوو ئاعترافیشیان پێ نەکرابوو حیزبی وەفد و عەمەل و ئەحرار و ئەو ئەحزابانەی تریش هەموو لە سوڵتە و لە پەرلەمانی میسرا هەبوون بەڵام حیزبی وەتەنی زۆری نەیدەسێناوە بەڵێ ڕاستەکەی لە 99.99 زین العابدین نەبوو بەڵام برا بەڕێزەکەم توەزانی لە 150 یعنی تەشکیلکردنی حکومەت بە کەیفی خۆی دوایە ئەم دەستگا داپلۆسینانە هەمووی ئێستا خراونە سەر بودجەی حکومەت بە ڕەسمی یعنی ئێستا لە خانەوادەی شەهیدانە گیرێتەوە بۆی پاراستنە گوەری بگرێ لەبەرەوەی لە زمانی دوو پەرلەمانی و دوو دەسەڵاتی و دوو حکومەتیە پارتی هاتووە هەرچی دەستگای پاراستنی خۆی هەیە کردوێتی بە ئەمنی ئیقلیمی و ئەمنی سەرکردایەتی وەکو محمود عەباس کۆمەڵێک ئەمنی وەتەنی و مەباحث و مخابرات و نازام چی لەمانەیە هەموو تشکیل کردو و دروستی کردو بەڵێ مامۆستا جەناب زۆر باشە زانی ئێستا ئەوانەی بەڵێ مامۆستا ئەو بارودۆخەی کە لە دوای هەفتەی شوباتەوە هاتە ئاراوە و خۆپشاندان بۆ ماوەیەکی درێژ و دواتر بۆ ئاخارە ڕۆشتکە بینیمان تۆ تا چۆن پێ وایە تا چۆن لەگەڵ ئەو ڕایەی بەشێک لە ڕۆشنبیرانی کوردایکە پێیان وا بۆ بارودۆخی کوردستان پێ نەگەیوە بۆ ئەوەی شۆڕشێکی وەگەوەی مسر و وەگەوەی تونس دووبارە بێتەوە بەڵام ئاخر ئاوا پێگە خۆ مزاهرەکانی تریش کە کران لە میسر هەر ئاوا بوون یەکەم جار کابرای میسری داما و کە ڕۆیش نان بکڕێ بۆ مناڵەکانی و ریزی گر هەتا گەیشتە نانەخانەکە وتیان نان نەماوە تەمان سەمونی عاشە هەیە لەوێ فەرقی یەک بۆدەیە لەگەڵ سەمونێکی تر کە خۆت بە پارەی خۆ دەیکڕی واتە هی عاشە نییە کابرا بۆ ڕۆژی دووەم دیسان ڕۆیشتەوە سێ مناڵ و ژنێکی هەیە دیسان نانی بەرنەکەوت وەختێک کە هاتەوە لە ڕێگا زەهری کڕی لەگەڵ ماکەرۆنی بردیەوە لەگەڵ ژنەکەیان لێیان ناو لەگەڵ مناڵەکانی هەموو خواردیان و هەر پێنجیان مردن یخۆ بۆ ئەمەش هەر مزاهرەکان هاتنە سەر جادە خەڵکێکی زۆریش مەعارەزەی کرد لە 120 خەڵکی میسر وای لێ هات ژیانی هاتبوو ژێر خەتی فەقیریەوە کە ڕۆژی دۆلارێکی دەست ناکەوێت 9 ملیۆن کەس لەسەر قەبرستانەکانی قاهرە ئەخەوتن لەوێ لەدایک بوون ئەم ئەوزاعانە هەمووی مزاهراتی دروستە کردەوە و لەگەڵ نووسینی بەردەوامی معارەزەکانیش ئەنجا دوایی بوو بەو شەرارێ ئەنجا شەرارەکەش بە چی دروست بوو گەنجێک لەسەر ئینتەرنێت مەوعیدی وەرگر لەگەڵ خەڵکەکەیە کاکە وەرن با مزاهرەیە بکەین 700,000 کەس بە قسەی ئەو گەنجە چوونە سەر جادە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی ئیخوان کە نەچووە ناوی سێم ڕۆژ ئیخوان چووە ناوی 700,000 لیژنەی بۆ دروست کرد و کۆنتڕۆڵیان کرد هەمووی تر شەعبەکە هەمووی هەستا بەڵێ مامۆستا بەنسبەتی کوردستانی شەو هەروایە مامۆستا تۆ لەو ماوەیەدا لە سەروبەندی خۆپشاندانەکانە ڕۆڵی ئۆپۆزیسیۆنت چۆن بینی لە کوردستانە؟ ئۆپۆزیسیۆن هەندێک کەس کە ئەڵێن لە ئاستی ئەوەیان نەبوو کە قیادەی جەماوەرەکە بکە من ئەو کاتە احتیمالە سەبەبێک هەبێت کە تۆزێک بە معقولی ئەزانم ئەویش ئەوە بوو کە خەڵکەکە مزاهرەکان لە بەردەرکی سەرابوو بۆچی چوون بۆ شەقامی سالم و هجووم بۆ سەر پارتی بۆچی هجوومەکە بۆ سەر یەکێتیش نەبوو کە هەردووچیان دەسەڵاتە گەندەڵەکەیان پێکهێناوە ئەمانە هەمووی وای کرد کە گۆڕان ئیحجامێکی ببێ یعنی نەتوانێت یەکسەر احتیوای مەوزوعەکە بکە یا لە سەرەتا وەکو خۆلێک کێشانەوە خۆی لە کێشەکە دەرهێنا دوایی بۆ بە ساحەبی چونکە نەژەکرا و خەڵکە بەبێ ساحەب هەروە بڕۆنە پێشێ ئەمە احتیمالە لەم بابەتە هەبێ بەڵام ئەمە هەر یەکێکە لەو غەڵەتانەی کە چۆنێتی ئیستیعابکردنی ساحەکە و چۆنێتی احتیواکردن و گەڕان و ئەنجا ئەبێ پاڵفتەشی کەی تۆ بزانی
مزاهرەکان کە دروستە بن ئێران چەند دەستی تایە یا شوێنانی تر چەند دەستیان تایە. تۆ پێ دوایە کە دەوڵەتانی دراوسێت دەستیان هەبوو بێ لەو ڕووداوانە؟ بەڵێ گومانم لە ئێران هەر نییە ئەسڵەن. ئێران لە ناو ساحەی بەردەرکی سەراشا بوو. بەڵێ کەواتە مامەسا ینی ئەو پاساوی کە یەتی و پارتی یان با بڵێن حکوومەتی هەرێم هێنایەوە بۆ بەرەنگاربوونەوەی خۆپیشاندانانە تا ڕادێک ڕەوا بوو ئەگەر بە پیوتەکانی تۆ بێ دەوڵەتانی دراوسێت دەستیان هەبوو بێت. هیچ ڕەوانیە جاخۆ حکوومەتانی دەوروبەرمان هەموو بە جێشەکەشیانەوە بە سوپای پازداران و میتی تورکیە و چێ هێناونێتە ساحەکە و غێری پارتی وێچێتی خۆ گۆڕان نەچوە بیانهێنێ. ئەوەش نابێ بە مبەڕر باشە لە هەرچی وڵاتی دنیا هەیە بما فیه ئەمریکا هەر حەدەسێ ڕووبدا وڵاتانی خەسمەتوانن دەستی تێکرد. وێسە لە تورکیا مزاهرەیە کە کرێ فەڕەنسا چەند پێ خۆشحاڵە، یۆنان چەند دەستی تایەتی، ئازەربایجان یا ئەرمینیا ئەوانی تر چەند دەستی تێخن. حتا وڵاتێک کە دوورە بەڵام لەگەڵ تورکیا ناگونجێت توانە دەستی تێخ. لەبەرەوە خۆم نابێ بۆی هەنجەتێک بێ بۆی کە بڵین وڵا قەینا بە بیکەیسی لێیاندەن لەو شەقامە لەبەرەوەی خەڵک بەردی گرتووەتە مەقەڕەکەتە. ئێمە پاساوی نییە. بەڵێ مابەسە لە تونسا پارتی ڕابوونی ئیسلامی لە وڵاتە زۆرینەی پەرلەمانی بەدەستهێنا و لە مسریشە ئیخوان مسلمین بە هەمان شێوە. تۆ داهاتووی تونس و میسر لە سایەی گەشەسەندنی هێزە ئیسلامیەکان و چوونیان بۆ سەر دەسەڵات لە وڵاتانەیە چۆن نەبینی؟ پێ دوایە توانن ئەو ئامانجانە بێن نەدیکە لە سەردەمی ئۆپۆزیسیۆن بوونیاندا بانگەشیان بۆ کرد؟ بەڵێ بۆچی ناتوانن؟ یعنی غەنووشی دیموکراسیە لە هەموو وڵاتێکی تر دیموکراسی تر، یعنی لەمە بەستم لە وڵاتانی شەرقە. کابرای ئیسلامی خۆ باوەڕی نییە وەکو عەلمانیە و هەموو زیندانانە بکاتەوە ئاوا بە تۆپ بینێ بە خەڵکەوە 42,000 کەس بکوژێ لە حەمایە بە 29 ڕۆژ. هۆ کابرای ئیسلامی لە خوا ترسێ ئەوەندە هەر ناکە. دوای ئیسلامی بە درێژایی تاریخی خۆی کەس گەندەڵی لێ نەدیوە بڵێ وەڵا ئەمە دزی و جەردەیی و عەمالەت و خۆفرۆشتنیان کردو. ئیخوان مسلمینی میسر ساڵەهای ساڵە لەژێر زەختان لە 1928ەوە دروست بوونەوە ئێستا 2000 ئەوەندەیە بزانین فەرموو ئەوان چێوەکو ئەوان تەحەمولی کردو. باشە و زمانەی ئیخوان مسلمین دروست بوو حیزبی وەفد دەسەڵاتی هەبوو وڵاتیە بەربەڕێوە. ئەیکوا حیزبی وەفد، ئەیکوا ناسری، ئەیکوا حیزبی عەمەل، ئەیکوا ئەحرار، ئەیکوا ئەم هەموو لیبراڵانەی کە دروست بوون. ئەی بۆ ئێستا خەڵک محتاجی محەممەد بەرادعیە بهێنێتە پێشوو. نا لەبەرەوە ڕەسەنێتیەکە لەگەڵ ئیسلامیەکانایە. دوای غەربی ژەزانە پارێزگاری مەساڵحی خۆی ناتوانێت ئاوا بکە. ئۆباما وەختێک کەوتی ئێمە بۆ 100 ساڵی تریش پێویستیمان بە شەرق الأوسەط هەیە و مەساڵحمان لەوەیە، یعنی کورت و مختصر هەم خیتابە بۆ ئیسرائیل هەم بۆ ئێران شێوەی تەعامل لەگەڵ ئیسلامیەکان کە ئێمە ئەگەر بێت و ئەم تەعاملە لەگەڵ ئیسلامیەکانان نەکەین بەرەی قاعیدە بە قووەترە بێ 11 سەپتەمبەرەکان تکرارە بنەوە. و دیسان ئەگەر بێت و بەم شێوە ئێمە ڕێگایان نەدەین بێنێتە سەر حکم خۆیان دێنە سەر حکم و پەیوەندەکە لەگەڵ ئێران ئابەستن ئەو کات. ئەو کاتە جەبهەی ئیسلامیەکە گەورەترەکەن. بەڵام ئێستا غەنووشی هیچ پەیوەندیەکی بە ئێرانەوە نییە. مامەسا و قبوڵیشی کردو کابراەک لە حیزبی شیوعی بێ بەوە ڕئیس جمهور. زۆرێک لە چاودێران و زۆرێک لە خەڵکی ئاساییش ڕووداوەکانی میسر و تونسیان وا بینی کە بە جۆرێک لە جۆرەکان ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکای لە پشتەوە بێ. باشە ئەگەر ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا هاوکاری و میلەتانە بێ بۆ ڕوخاندنی ئەو حکوومەتانە بەرژەوەندی لەوە هەیە کە ڕێگە بدات هێزە ئیسلامیەکان لە وڵاتان هەیە باڵا دەست بن؟ نا ئەمریکایەکان شت دروست ناکەن، هەر غەربی بە شێوەیەکی گشتی شدە قۆزنەوە. خۆگەر ئەمریکایەکان ئەوانەی میسریان دروست کردایە هێلاری کلینتۆنە وایە لەسەر شان بیبن بۆ ساحەی تەحریر، بەڵام کەس ئامادە نەبوو تەوقەی لەگەڵا بکە. ئۆباما 6 دانە ساڵی ڕەبەقە لەگەڵ ئیخوان مسلمینە خەریکە کە بەڵێ وەرنە سەر حکم بەز ئیتیفاقی کام دێڤد بپارێزن. ئەوان ئیستعدادیان نی هەرچەنە زاهیری ئەڵێن بەڵێ باشە پابەند دەبین بە ئیتیفاقی نێودەوڵەتیەکانی میسرەوە ئەوان. لەبەر ئەوەشە کە ناهێڵن ئەو عەسکەرە ڕەزا قورسانە لە دەسەڵات بێنە خوار. و ئەوەش ململانێ زۆرانێکی ترە کە مەرحەلەیەکی تری ماوە کە بریتە لە زۆرانبازەکەی ئیسلامیەکان لەگەڵ عەسکەر. بۆچی لا هیچ شوێنەکە عەسکەر نایە دیموکراسیەکە پێشێلکە ئیلا لە وڵاتی مسلمانانە نەبێت. نا لەبەرەوە من پێم وایە غەربی ژە و قەنەعەتی بۆ دروست بووە کە ئیسلامیەکان هەر دێن، بەڵام ئەگەر ئێمە ڕێگامان نەدان بەرەی قاعیدە بە قووەترە بێ هەروەکو لە سۆمالە یەکەم جار هەر ئیتیهامیانە کردنیان وەڵا
ئەندامی قاعدەیان تایە ئێستا ئاشکراڵێن ئێمە قاعدەین حرەکەتی شەباب و زۆرترین نسبەتیشیان بەدەستەوە هەر کافیە بۆی کە لە کیسمایەوە هەفتەی 2 ملیۆن دۆلاریان دەسەکەوێت چەکیش بە ڕسمی لە ئەریتیریا کردن بە زیادەوە کە لە ئۆکرانیای کرد یا کابرا بە قەبیلەوە هاتووە لە بووین بە قاعدە لە ئێمن یا تالیبان یا شوێنانی تر لەبەرەوە یا جەبهەی قاعدەکە پێویستە بە قووەترە بێت ئەو کاتە یان ئیسلامەکان دێنە سەر حکم بە دەعمی ئێران لەم ململانەیە غەربیەکان بە شێوەیەکی گشتی تاعاً ئەوروپاش لەگەڵ ئەمریکایان نییە لەگەڵ ئەو نەزعەیە چونکە نە حەماس نە حیزب الله بە ئیرهابی دانانن لە ئەوروپا لەبەرەوە هاتنە سەر و معادلەیەکە چار نییە بێڕێگەیان پێ بدرێ و ئەبێ ئیستیعابی ئەمەش بکەین کە تەغییراتێکی زۆر جەوهەری لە ناوچەکەیە بێ. بەڵێ مامۆستا پارتی ڕابوون لە تونس لەگەڵ دەرچوونی لە هەڵبژاردنە پەرلەمانێکی ئەو وڵاتە ڕاستەخۆ ڕایگەیاند کە ئەو کۆمەلگای تونسی ئەپارێزێەوە مافەکانی ژنان ئەپارێزێ و ئامادەی لە کۆمەلگایەکی ئەلمانیا کار بکە ئەمە تا چەند ترس بوو لەوەی کە جارێکتر ڕێگە نەدرێ ئیسلامیەکان لە وڵاتانە دەسەڵات بگرنە دەست گومانی تیانە ئەمە ترسی غەنووشیە لەوەی کە وەکو جەزائیریان لێبێ لەبەرەوە غەنووشی نامەیەکی شیناردوو بۆ حزبی حڕیەتی ئیخوان المسلمین لە میسر ئەڵێ تەعامل بکەن لەگەڵ ئەلمانیەکان و ئەهلی بازاڕەوە تە سەرمایەدارەکان نەبادا غەرب بتوانێت ئەوەشتان لێ سەنێتەوە کە پێتان دراوە بەڵام ئەمە بۆ چوونی خۆیەتی خۆ خەڵک لە جەزائیرە ئێستا 100,000 کەس کوژراوە بە سەبەبی ئەوەی کە سندوقی انتخاباتەکان ئیلغا کرایەوە لەبەرەوەی بەرەی ئینقاز سەرکەوتنی بەدەستهێنا خۆمە معناوانێ ڕەوایی داوێ بە خالد نزار و عەبدولعەزیز بۆ تەفلیقە و ئەو ڕەزا قورسان عەسکەریانەکە لەسەر حکم نێستە ئەو خەباتە هەر بەردەوامە بێ هەتاکو ئەوانیش پایماڵەکرێن و فڕێدرێنە کەنارەوە. بەڵێ مامۆستا تۆ ئازانم ئەمە تعاملێکی سینەفراوانەی ڕاشد غەنووشیە لەگەڵ واقعەکەیە کە هەیە. بەڵێ مامۆستا تۆ ئەم هەنگاوەی پارتی نەهزەی تونسی بۆ نمونە وەرمانگرت بەو شێوەیە دەبینیت کە ترسیان هەیە لەوەی کە ڕۆژئاوا جارێکە ڕێنای ئیسلامیەکان لە وڵاتە دەسەڵات بگرنە دەست یان لەو تێڕوانینەوە سەرچاوە دەگرێت کە ئەو پێگەی کە ئێستا حیزب ئیسلامیەکان هەیەن و بەهێزن و زۆری نەدێنن لە ئەنجامی زوڵم و زۆری پێشووی ئەلمانیەکانە کە خەڵک دەنگەدا بە ئیسلامیەکان نەگەوەی کە خۆی بە مەبدە لەگەڵ ئیسلامیەکان بێت. نا یەکەم تەبعاً هیچ گومان لەوەیان نییە کە زەمینە ئیسلامیەکەیە ئەو کەسەی ئەو حیزبانەی کە سەرکەوتنیان بەدەستێناوە لە مالیزیا لە ئەندۆنیسیا لە تورکیا لە وڵاتانی تر اینجا لە میسر لە لیبیا سەبەبەکە بە دەرەجەی ڕئیسی خەلفیەتە ئیسلامیەکەیە ئەنجا ئایا بە دەنگدان بێیان بە قووەتکردنی بەرەکەی بێ بەرەی مواجهەکردنی بێ وەکو تالیبان و سۆمال و یەمەن و لیبیا و ئەمان لەبەرەوە منەوە ئازانم یەکەمین شت بریتە لە زەمینە مشتەرەکەکەی نێوانی جەماوەر و نخبە ئەو حیزبانە و نخبەکان دووهەم غەنووشی لە 100% قەناعەتی بەوە هەیە کایڵێ خۆ غەنووشی درۆ ناکە غەنووشی ئینسانێکی ئەلمانی دووڕوو نییە غەنووشی لە 100% بڕای بەوە هەیە کە لەگەڵ ئەلمانیا بە هەموو شێوێک دەتوانێت بژی سیاحەتی ژەپارێزە سفوری ئافرەتانی ژەپارێزە بە دەردی خۆیان ئەڵێ مافەکانیشانە پارێزە ئێمە خۆ بە دڵمان نییە تەبعاً غەنووشی بەڵام بە تەکید غەنووشی عەلە الأقل ئەو زوڵم مستەمە لەسەر میلەتەکە لابە کۆمەڵە خەڵکی دەستپاگە هێنێتە پێشەوە کە واریداتی ئەو وڵاتە هەمووی بخەنەوە خزمەتی میلەتەکەەوە. بەڵێ مامۆستا ئەگەرەمە چۆن احترامی سافیرەکە ژەگرێ احترامی محەجەبەکە ژەگرێ. بەڵێ ئەگەرەمە ئەدای پارتی ڕابوونی ئیسلامی بوو بێ لە تونس و ئەوەش ئەدای ئیخوان مسلمین بوو بێ لە میسر کە بینیمان و لە یەمەنیش بە هەمان شێوە حیزب ئیسلامیەکان ڕۆڵێکی کاریگەری ژاڕن لەو خۆپشاندان و ناڕەزاییانی کە بەرامبەر ڕژێمی عەلی عەبدوڵڵاه ساڵح هەیە کەواتە مامۆستا کرێکار ئەدای حیزب ئیسلامیەکانی کوردستان چۆن هەڵەسەنگێنێت بە تایبەتی لەو قۆناغی کە لە دوای حەڤش واتەوە دروست بوو. من بەڕاستی حیزب ئیسلامیەکانی کوردستان تەبعاً مەبەستی شەم هەرە دوو سەرەکیە یەکگرتوو لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بەلامەوە ساحەبی هیچ جۆرە مەشروعێکی ئیسلامی نیە ئەسڵەن یەکگرتووی ئیسلامی ئینتیمای بۆ مەدرسەیەکی ئیخوانی هەیە مەدرسەیەکی کۆنە خۆفرۆش نییە سەر بە وڵاتان نییە سەر بە عەمالەتی قبوڵ نەکردووە یەکگرتووش بە هیچ شێوەیەک ناڵێم سەر بە دەوڵەتێک و بە حکوومەتێک بووە یەکگرتوو بەشێکە لە تەنزیمی ئیخوان مسلمینی نێودەوڵەتی و من بۆ خۆم لە سەرەتاوە لەگەڵ ئیخوانا بووم
واتە لەگەڵ مامۆستا سەلاح حەدی محەممەد بەهادین کە 40 دانە ساڵی ڕەبەقە یەکترە ناسین و قیاداتی تری یەکگرتو جگە لەوانەی بادینان هەندێکیان هەرە ناسن، بەڵام بە شێوەیەکی گشتی دامەزرێنەرانی ئیخوان واتە یەکگرتو کە پێشتریش وەکو خەتی یەک و دوی ئیخوان ئیشیان کردووە لە 79 لەگەڵیان نابووم لە 82 لەگەڵ مامۆستا سەلاحەوە دروستکردنی هەیکەل و ئیدارە و تەنزیمات و هەموو شتێکی یەکگرتو سەر بە وڵاتانی دەرێ نییە، بەڵام یەکگرتو جەمعیەتێکی ئەخلاقیە و مەشروعێکی سیاسی پێ نییە. یەکگرتو جورئەتی گۆڕانی تیا وایە ئێمە ئەبووین بە ڕەقەمی سێ، واتە ئیسلامیەکان ئەبوون بە ڕەقەمی سێ دوای پارتی وێچێتی لە تەڕحکردنی مەشروعی ئیسلامی. باشە مامۆستا ئەگەر کۆمەڵی ئیسلامی بۆ شێوەیە بێ کە جەنابە باسێکەکەی واگەر یەکگرتووی ئیسلامیش مەشروعێکی سیاسی پێ نەبێ ئەی ئەلتەرناتیڤ چییە؟ ئەڵتەرناتیڤ ئێمە ئیسلامێکی ڕەسەن لەو میلەتە دروستکەن و باش ئەو میلەتە دیندارەمان هەیە، ئەو خەڵکە دیندارەمان هەیە. کۆمەڵی ئیسلامی وێکگرتوو بۆچی بە هەردووچیان ناتوان 15 دەنجیان هێناوە؟ بۆچی 15 کورسیان گرتووە؟ لە هیچ شوێنێکی ئیسلامیان ناچێتە سەر حکم 15 کورسی بێنن بە 2 حیزب یا بە 3 حیزبی ئیسلامی 17 کورسی بێنن. ێ باشە بۆچی ناتوانن لە 1954 مامۆستا سدیق کە ئێستا سەرۆکی بڵێن ڕابەری بزوتنەوەی ئیسلامیە لە 1954 بەرپرسی تەنزیمەکانی ئیخوان موسلیمین بوو. ێ باشە مە 60 دانە ساڵە حیزبە خەریکە. یعنی چی بەم 6 ساڵە نەیتوانیوە عەدەدێک لەو هێمنێتیە بێنێتە پێشە کە بۆ خۆی ساحەی بۆ کراوەتەوە، خۆی لێی نەدراوە، خۆ ئەفرادەکانی ڕاوەدوو نەنراون، بۆچی نەیتوانیوە سەوتێک زیاتر بێن؟ یعنی چۆن ئەمە معقولە خەڵکێک حیزبێکی لە 54ەوە هەبێ زەمینەی فکری بۆ شێلابێ، لە 82 تەشکیلی کردووە بۆ 94 تەنزیماتی ژێرزەمینی، لە 94 هەتا ئێستا 17 دانە ساڵی ڕەبەقە تەلەڤیزیۆنی هەیە، وەندام پەرلەمانی هەیە، وەزیری هەیە و ڕاتبوو مەعاش و هێشتا ناتوانێت 9 سەوتەکەی لە جیاتیەوەی زیادی کەم یەکاتەوە. ئەمە لە 1954ەوە ئەم پیاوانەش زیندون هێشتا. ئەی باشە یعنی چی ئەم حیزبەش و کۆمەڵیش و بزوتنەوەی ئیسلامیش 17 دەنگەهێنن 17 کورسی لە پەرلەمانە، بەڵام گۆڕانەتوانێت لە یەکەم هەنگاوە 25 کورسی بێنێ. غێر ئەمە لەبەرەوە سەبەبەکە یەک شتێکی ڕئیسیە بە نەزەری من، ئەمانە نە ئیسلامەکەیان هەڵگرتووە نە قەومیشن. ئەگەر لەبەر ئەم ئەخلاقیاتە ئیسلامیانە بێ کە یەکگرتوو هەڵی گرتووە، من پێم وایە لە ناو پارتیشە خەڵکێکی تایە هەروەکو یەکگرتوو ملتەزیمن، ئیسلامیان خۆشەوێ و نوێژەکەن و ڕۆژوەگرن و کڵاوی سپیان لەسەرایە و ڕیشان وەک یەکگرتوو تاشیوە چن بۆ نوێژی جمعە و پێکەوە هەردوو لایەن دێنەوە بۆی باخی ئاوریشمیان بەستووە و هیچ کێشەیەکیان لەگەڵ هیچ شتێکانی ئەوانیش. باشە ئەمانە بۆچی نەبوون بە پارتی ئەگەر وابێ؟ غێر ئەمانە خۆیان جودا کردوێتەوە لە بەرەوەی مەشروعێکی ئیسلامیان هەڵگرتووە. من پێم وایە ئەم مەشروعە ئیسلامیە پێویستی بە ڕۆشنیەکی باشتر هەیە. ئەمە هەروەکو جەمعیەتێکی ئەخلاقی ئەو دەنگانەش کە هێناویانە لەبەر دڕندەیی خەسمەکەی بەرامبەرە. نەچەوساندایەتەوە مامۆستا ببوورە وابزانم تۆڵەمی پرسیارەکەی من نەدایەوە، من پرسیارم لە ئەدای حیزبە ئیسلامیەکان کرد لە ڕووداوەکانی 17 شوباط و ئەوانەی دوای 17 شوباتە. ئایا بە بڕۆی تۆ ڕۆڵی حیزبە ئیسلامیەکان لەو ڕووداوانەدا چۆن بوو بەراوردکردن لەگەڵ پارتی ڕابوونی ئیسلامی لە تونس و ئیخوان موسلیمینەکانی مەسر؟ بەڵام حەزەکەم وەڵامەکە هەڵگری بۆ دوایم ناوبڕان ناوبڕێکی کورت وەگەڕێنەوە لاتە. دووبارە سڵاو مامۆستا لە شوێنەوە ساینەوە پرسیارم لە ئەدای حیزبە ئیسلامیەکان کرد لە ڕووداوەکانی 17 شوباط و ئەوانەی دوای 17 شوباتە. ئایا بە بڕۆی تۆ ڕۆڵی حیزبە ئیسلامیەکان لەو ڕووداوانەدا چۆن بوو بەراوردکردن لەگەڵ پارتی ڕابوونی ئیسلامی لە تونس و ئیخوان موسلیمینەکانی مەسر؟ هیچ قیاس ناکرێتەوە لەگەڵ هیچیانە. نەهزە لە تونس 33,000 کەسی لە زیندانەکان نبوو. ئیخوان لە میسر ئێستایەکی وەکو دکتۆر حەبیب کە نائیبی مرشید عامە 16 جاری زیندانەکان بینی و 16 زیندانی جیاواز. هێکا کەمە کەرێکیان لەدار نەکەوتۆتە خوارەوە. یەکسەر هاتوون و ببن بە ساحەبی مەشروعێک و بچنە پەرلەمانەوەنە، بۆیە ئەداشیان لە دوای 17 شوباتەوە هیچ نەبوو. بەڵێ یعنی هەندێک کەسایەتی بڵێن مەلاکان یا کەسایەتی ئیسلامی بە شێوەیەکی گشتی زیاتر لە ناو لە بەردەرکی سەرایە دەرکەوتن پێشەوەی ببێ بە
گۆڵمەز و کایەک بۆ خۆنواندن لە سەرەتایە شتێکی زۆر مهم بوو بەڵامان بەداخەوە نەهاتنە ناوی بەنسبەتی یەکگرتووی ئیسلامیشە بە مقەسری زانم لەبەرەوە یەکەم کە هەر لایەنە ئەخلاقیەکەی گرتووە احتیمامێکی بە مەشروعێکی سیاسی ئیسلامی نەداوە بڵێ ئەمە بەدیلی ئەو عەلمانیەتەیە کە ئێمە ئەمانەوێت خەلەلەکە ئەمەیە بە نەزەری منیش بەدیل ئەوەیە ئێمە ئەگەر ئیسلامین ڕاستکەین لەگەڵ ئیسلامەکەی ئیسلامەکە لە سەرەتایە بە لا ئیلاهە ئیلەڵڵا دەست پێەکە ئێمە بڵێن چێ لە دایرەی ئیسلامەکەیە و چێ لە دایرەکەیان نییە ئێمە لەسەر ئەساسی کوفر و ئیمان لەگەڵ پارتیەکێتیان ڕەفتارکەین ئەنجا مەشروع ئیسلامەکەی خۆمان بخینە پێشچاوی خەڵکی بڵێن کاکە جان ئێمە ئەمە مەشروع ئیسلامیەکەمانە بەڵام مامەسا ئەمە مافی یەزیدی ئەمە مافی مەسیحی ئەمە مافی عەلمانی ئەگەر ئێمە نمونەیەکی زۆر نزیک لە هەرێمی کوردستانەوە وەربگرین پارتی داد و کەشەپێدان لە تورکیا مەشروعێکی ئیسلامیشی هەڵنەگرت و زۆرینەشی هێنا لە سێ هەڵبژاردننی یەک لە سەریەکە و لە مێژووی تورکایە کە شتیوا ڕووی نایاوە و تا ئێساش لەسەر دەسەڵاتن و بە حیزبێکی ئیسلامیش ناودێرەکرێن بەڵێ آخر بارودۆخەکانی تورکیا وەکو بارودۆخی هیچ وڵاتێکی تر نییە ئەوێ دەوڵەتێکی مرکزی بوو حکوومەتێکی عەلمانیە محکەمەیەکی دەستوری لێیە بەشێکە بوو لە ئیتیحادی ئەوروپی انقلاباتی عسکەری مەمنوع کرابوو چەک بە حیزبەکان نییە چەک لە ناو جەیشایە ئەنجا حیزبەکان توانای ئەویان هەیە بڕۆنە ناوەوە ئەوی مخالیفی عەلمانیەتەکەی کرد هەڵەوەشێتەوە بەڵام دیسان نەتوانێت سەر لە نوێ حیزبێکیکە بە ناوی چکەوە دروست کاتەوە بەڵام 50 کەسی لەدەزێت چێکە قیادیەکانی لەبەرەوە ئەم تۆم و گیریەی کە لە تورکیایە کراوە خەڵکانێکی تەلەبەکانی ئەربەکان بە ڕەحمەت بێ کە هاتوونەتە پێشەوە وەتەنی بوون دوای مەشروعێکی اقتصادیان هێنایە پێشەوە بەڵام وەختی ئەربەکان هاتە سەر حکم لەگەڵ تانسۆچیلەر و مەسعود یەڵماز 100 تا چەند پێ دوایە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوێ هاوشێوەی داد و گەشە پێدان بێت لە تورکیا ناتوانێ خۆمە بە زۆرانبازی نییە زۆرانبازیش بکا کە ئەمە مناڵێکی معوق لەکوێ دەرقەتی ئەم عملاقانە دێ لەم ساحەیە ناتوانێت لەبەرەوە ئەمە خۆ وڵاتی میلیشیایی وڵاتی سڵتەی مرکزی نییە خۆ محکەمەی دەستوری نییە بکبرا بڕاشکاتی لێ بکە یعنی ئێسا گەر مامۆستا سەلاح بڕاشکات لە کوێ بکە جاران لای احتیلالی کرد ئێستا بیبا لە کوێ شکات کاب لە مەقەڕەکانمان سوتاوە بەنسبەتی تورکیا و ظروفی تورکیا مطلقاً وەکو هیچ شوێنێکی تر نییە لەبەرەوە حیزبی داد و گەشەش کە لەسەر ئەو زەمینەی کە ئەربەکان بە ڕەحمەت بێ دروستی کرد نەجمە عەدنان مەندەریز لە 69 ئەعدام کرا ئەربەکان لە 71 دەرکەوتەوە بە حیزبێکی خەلفیەت ئیسلامیەوە دوای مەشروع اقتصادی پێ بوو ئەربەکان کە هاتە سەر حکم لەگەڵ تانسۆچیلەر و مەسعود یەڵماز 116 ملیار دۆلار قەرز هەبوو لەسەر تورکیا لە زمانی ئەم دوو جارەی داد و گەشەیە عەبدوڵڵا گوڵ و طەیب ئەردۆغان و ئەو کۆنتڕۆڵکردنی هەموو هەیکەلەکانی ناو تورکیا ئەو اقتصادە ئەوەندە بەرز بووە ئێستا تورکیا چەکی فرۆشت بە هۆڵەندا کاردووچیان ناتۆن لەبەرە مەشروع اقتصادیەکان کە هێنایانە پێشەوە بۆ نمونە ئەمە یەکێک لە مەشروعەکانی ئۆردۆغانە ئەڵێ هەر تورکێک لە دەرەوەی تورکیایە ئەگەر بێت و دوکانێدانێ کۆمپانیای مەشروعێکدانە شتی تورکی بفرۆشێ ئێمە لە 150 سەرمایەکەی بۆ ئەدەین و ساڵی دوو جاریش خۆی و مناڵەکان یەتوانن بە خۆڕایی بێنەوە بۆ تورکیا هەموو تورکێک ئێستا تورکێک کە لە هەولێرەژی ئاسان کۆمپانیایەکە کاتەوە 50,000 دلار پیا بکە 50,000ی لە حکوومەتی تورکی وەرەگرێ ئەڕوا ئەو کەلوپەلانەی کە تورکیا ئینتاجی کردو بە پێی مواسەفاتی ئیتیحادی ئەوروپی دێ لە هەولێرەی فرۆشێ منافەسەی ئێرانیشی پێکا و ئینتاجی سووریا ومانش دەرەخەتی نایە مامەسا ئەگەرمە بارودۆخە ئابوووریەکە بێ ئێمە لەسەر بارودۆخە سیاسیەکە زیاتر قسەمان کرد تۆ کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامیش لەگەڵ اقتصادەکەیە ببوورە یەک دەقەت خوا ئەمە مەنزومەیە کە هەمووی پێکەوەیە یەکەم خەلفیەتی فکریە خەلفیەتە فکریەکەی عەبدوڵڵا گوڵ و ئەردۆغان لە خەلفیەتێکی ئیسلامیەوە هاتوون لەگەڵ شەعبەکەی هاوبەشن لەگەڵ یەکە ئەمە خۆ جودا نەبوونەتەوە بە عەلمانیەتەکە دووهەم مەشروعێکی سیاسیان پێ کە پارێزگاری وەتەنیەتی و مەوقعی تورکیاکە سێهەم مەشروعی اقتصادیان پێ کە قەرزەکانە داتەوە چوارەم مەشروعێکی قیەمیان پێ قیەمیەکە بریتێ لە تەزکیەی نەفس لە پەروەردەکردنی ئەم ئینسانە ئێستا جومعەی ڕابردوو عەبدوڵڵا گوڵ کە لە نەمسا بوو هەموویان وەختە کە ویستیان ڕسمی تەزکاری بگرن نەچوە ڕیزەوتی لەبەرەوەی باراک ئۆبامای تایە کە مەدوبەی خواردنەکەیان دانە سفرەی خواردنەکەوتی بەشدار نابم وتیانەیە چی بۆ چوتێ چم بۆ مزگەوت
نوێژی جمعەش بڕۆژ لە کەلاوەیەکە لە کۆڵانەکە لەگەڵ مزگەوتی تورکەکانە و دانیشتۆ بەرماڵی ڕاخسۆ نوێژی خۆیەکە ئەمە تەسیر لە شەعبەکەی خۆیەکاتەوە ئەمە دەنجی بۆ دێنێتەوە لەبەرەوە لەگەڵ قیەمی عەبدوڵڵا گوڵ و قیەمی ئۆردۆغان لەگەڵ قیەمی میلەتە تورکیەکەی خۆیانە ئەگونجێ بۆیە 125 کوردیش توانیوێتی لە ناو حیزبی ئۆردۆغانە بچێتە پەرلەمانی تورکیا. بەڵێ مامەسا ببوورە مەبەستی من مۆزوعەکە مەبەستی من لەوە بوو پارتی داد و گەشەپێدان لە ڕێگای پێشکەشکردنی پرۆژێکی ئابووریەوە توانی ئەو دەنگانە بەدەستبێنێت نەک پرۆژێکی ئیسلامی پرۆژێکی ئیسلامی ئاشکرای پێ نەبوو لە سەروبەری هەڵبژاردنەکانە پرسیارەکەی من ئەوە بوو کە ئایا یەکگرتووی ئیسلامی کوردستان تا چەند ئەوێت تەقلیدی ئەم شێوازی کارکردنەی پارتی داد و گەشەپێدان بکاتەوە و لەنێو ئەوەشدا تۆ باست لەوە کرد کە 125 کورد لەگەڵ پارتی داد و گەشەپێدان چوونەتە پەرلەمانەوە بەڵام لە پرۆژەی ئەم پارتەیە ئێمە چارەسەرێکی جدی بۆ کێشەی کورد نبینین لەو وڵاتەیە. بەرحاڵەمان فەقەرەی دووهەمە بەڵام فەقەرە یەکەمەکە کە ئەڵین یەکگرتوو وەکو داد و گەشەی پێ ناکرێت لەبەرەوەی زەمینەی وڵاتەکان فەرقیان هەیە یاسای وڵاتەکان فەرقیان هەیە ئەوێ دەوڵەتێکی مەرکەزیە ئێرە دەوڵەتی نیە و مێلیشیاییە یەکگرتوو ناتوانێت مەشروعی سیاسیەکە تەقدیمکە مەشروع اقتصادی پێ دروست ناکرێت یەکگرتوو ناتوانێت بێ ئەوەی بچێتە سەر دەسەڵات مەشروعێکی اقتصادی تەقدیمکە بەڵام داد و گەشە ئەتوانێت مەشروعێک ئێستا مەسە سەلاح ناتوانێت مەشروعێکمان پێ بڵێ ئەمە مەشروعی من ئەگەر چوومە سەر دەسەڵاتە تاکو دەنگەکان بدەین بەو بۆی بچێتە سەر دەسەڵات و بڵێن ئەم مەشروعەمان بۆ تەنفیزەکە یاخۆ ناشکرێت لەسەر سەدەقەکەی دکتۆر عەلی قەرەداخی بژین ئەمە وڵاتە دەوڵەتێک کە چۆنە ڕوا بەڕێوە بەبێ مەشروعێکی وە من پێم وایە ئەم دوو حیزبە ئەم حیزبە ئیسلامیانەی کوردستانی ئێمە پێویستیان بە مڕاجعەیەکی باشتر هەیە پێویستیان بە ئیسلامیەکی ڕەسەن و واقعی هەیە خۆیان لەژێر تەسیری جەیش و مخابرات و ئەمنا نین بۆچی ئیسلامەتەکەیان وا لێ کردووەکو داد و گەشەکە ناتوانێت بڵێ من ئیسلامیم چونکە ئەو لێوێ ناتوانێت بڵێ من ئیسلامیم بەس مەولوو باوەمراد و بە ئەبوبەکر کاروانی ئەمانە بۆچی بوون بە عەلمانی ئێستا کە کەس ئەو زەختەی لێ نەکردوون گوێی ڕانەکێشاوە. بەڵێ مامەسا و حیزبە ئیسلامیە ڕەسەنەی کە تۆ باسیەکەی ینی چێ دروستی بکە یان چه کار بۆ پرۆژەیە بکە لە کوردستانە لە کاتێکا تۆ یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیش ڕەتەکەیتەوە هەردووکیان بێکەوە. باشە ئێستا ئەگەر ئەوان واز لە قەڵبە حیزبەکە بێنن مؤتەمەرێکی ئیسلامی بگرن بۆ نمونە مؤتەمەرە داوا بکەین لە کوردستانە مؤتەمەرە بگیرێ بۆ ئیعادەکردنەوەی بۆ تەماشاکردنەوە و تێڕوانینەوە و هەڵسەنگاندنەوەی مەشروعی ئیسلامیمان بە هەموو لایەکمان بین باس لەمە بکەینەوە خۆ بەلایانی کەمە 500 بیرمەند و ڕۆشنبیری ئیسلامیمان بۆ دروستە بێ کە مخاتەبەی مەوزوعەکە بکاتەوە سەر لە نوێ هەڵی سەنگێنێ ئەمە ضروریە ئەمجا لە کوردستانیانەی خۆمانەوە ئینطلاق بکەین مامۆستا عەلی باپیرە و کاتە مەشروعی قەرارگای پێ نییە مامۆستا سەلاحیش مەشروعێکی دەرەکی ئێمە لە ڕوانگەی ئیسلامەتی خۆمانە چۆن نەوشیرا مستەفا ئێستا نە مارکسێتیەکەی لینین و گۆرباچۆفی قبوڵە نا ئەفکار و لیبراڵەکەی غەربیشی بەو شێوەیە قبوڵە بەڵام وەکو مەشروعێکی سیاسی هاتۆتە پێشەوەڵە کاکەجان خەڵک لە ئەفکاری حوڕ بێ بەڵام وەرن لەسەر کۆلکە هاوبەشەکانمان کۆبینەوە کە مەشروع سیاسیەکەی هێ باشە خۆی ئیسلامیەکیش دەتوانێت ئەمە تەقدیم بکە من لەو باوەڕەیە مەگەر بێت و ئەم مەشروع ئیسلامیانە مەگەر خوای گەورە فرسەت بدا من چۆن ئەو ڕەخنانم لەو دوو حیزبە گرتووە مەشروعێکی ئیسلامی گەورە وەکەوەی حاکم مطەیرین و سیوێتی کە لە کۆیتە هەرسە لە پەرلەمانی کۆیتی هەیە یەکەم مەشروعی خۆیان سەلەفیەکان کە تەقدیمیان کرد 21 کورسیان لە 55 هێنا بەسەر ئیخوانە کە 3 کورسیان هەبوو ئەبێ مەشروعێک تەقدیم کەی خەڵکێک گوێ لێ بگرێ خۆ خەڵک گوێ لە نەزەریەکەش ناگرێت ئەبێ تۆ شتێکت پێ بڵێن ئالیەتی تەنفیزی ئەم مەشروع سیاسیەت چییە بۆیە من لەو باوەڕام یعنی ئەوان پێویستیان بە مڕاجعەیەکی باش هەیە و ئەم بەراوبەرکردنیشیان لەو نێوانەیە کە هەتاکو ئێستاش ئۆپۆزیسیۆنێکی حەقیقی نین خەڵک بە تەکید ناتوانێت دەنگ بدا بەوان و مەشروعی ئەوان بێنێتە پێشەوە کە مجرد شتێکی ئەخلاقی اونجا مەشکوکیشە لە کۆمەڵی ئیسلامی. مامەسا پێدوانیە ئەو دەنگۆیە کە لە ماوەی ڕابردووە بڵاو بۆ کە گوایە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان پرۆژەیەکیان هەیە بۆ یەکگرتن ئەو بە خۆداچوونەوەی بێت کە تۆ باسیەکەیت باوەڕم نییە چونکە یەکگرتن لە بنێوانی ئەو دوو حیزبە زۆر دوورن لە یەکتری چونکە جارێ هەردوو لایەن نوێنەری دوو با بڵێم خەسمی ناو دائیرەی ئیسلامیەکان ئەسڵەن لەسەرەوە
دوو مەشروعی نێوانی ئەوەی ئیمامی کاشانی و ئیمان بەنایە یا ئەوەی ئیمام خومینی و ئەوەی سەید قوتبە خۆی لە نێوانی دوو مەشروعان لە دوورەوە کە هاتوون لەگەڵ یەکترا سەردەمانێ بوو ئیخوان مسلمین تەسیری لە نەواب سەفەوی هەبوو کە لە 1956 کوژرا ئیمام کاشانی شیعە و ئیمامی حەسەن بەنا لە مەککە یەکتریان گر لە 1940 و یەکتریان بینی دوای تەسیری حیزبە سونیەکان لە شیعەکان زۆرتر بوو عارف البەسری شیعە بوو لەناو حیزبی تەحریرە ئیعدام کرا و حیزبی ئیخوان مسلمین تەسیری لە حیزبی داعوە کرد کە ئێستا حیزبێکی سەرڕوتە معەمەمەکانی شیعە قبوڵیان نییە ئەم تەسیرە متەبادلانە بەڵام هەردوو لایەن وەکو دوو مەدرسەن ئێستا هەر یەکێکیان فەرعی لەناو ئەوی ترا هەیە ئێستا ئێران تەسیری لە نەجیب میقاتی ڕئیس حکومەتی لوبنانی و لە ئیخوان مسلمینی لوبنانە هەیە هەروەکو کە ئیخوانی میسر بەهۆی مامۆستا سەلاح الدین محەممەد بەهادین و عەبدوڕەحمانی پیرانی کە ڕئیسی جەماعەتی داعوە و ئیسلاحی ئیخوانی ئێرانە لەناو ئێرانە تەسیران لە یەکترایە ئەم دوانە خەسمی یەکترن زۆرانبازی یەکترن لە ڕووی مەشروعی سنی و شیعە گەرێتیەکەوە لەبەرەوە باوەڕم بەوە نیە ئەسڵن ببن بە یەک مامۆستا عەلی باپیر ناتوانێت لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیە یەک بگرێتەوە مامۆستا سەلاح خورماڵیە ناتوانێت لەگەڵ کابرای هەڵەبجەیە ببنەوە بە یەک مامۆستا سدیق و مامۆستا سەلاح یەک مەشرەبن لە 1950 و 60ەکانەوە پێکەوە هاتون نابن بە یەک چۆن ئەم دوو ئێرانیزمە ئەو ئیخوانیزمە ئەبن بە یەکتر لەبەرەوە باوەڕم بەوە نییە مەشروعێکیان پێبێ و من پێشم وایە هەردووکیان زۆرە پوچێنەوە بەڵام مهمەوەی ئێمە مەشروعێکی تری بەدیل دروستکەین کە ئێمە ساحەبی خوێنین ساحەبی تاریخیشین ساحەبی ئەو دید و ڕوئیەژە بین کە ئیدەینەوە بە میلەتی خۆمە بەڵێ مامۆستا بێ مەسەل لایەنێکی مێژوویی تۆ زۆر جار لە وتارەکان تا بۆ شێوەیە کۆمەڵی ئیسلامی وەسفەکەیت کە ئێرانیزمە بەڵام لە خوتبەیەکە لە مزگەوتی گوڵب لە سەردەمی جوندل ئیسلامە بەڕێز دەفەرمووی ئێستا ئەزانن گورزی جوند وەک گورزی پێشوو نییە شەڕەکانی پێشووی بزوتنەوە هەموو کەس دەزانێت سیاسی و غێرە سیاسی ئەزانێت ئێران لە پشتی بوو باش ئەگەر کۆمەڵی ئیسلامی ئێستا تۆ بم هێنە تۆمەتبار بکەی پێشتر تۆ لەناو بزوتنەوەی ئیسلامیە و لەو سەردەمەی کە تۆ باسیەکەی باڵادەست بوویت و ئەندامی مەکتەبی سیاسی و یەکێ لە سەرکردە زۆر دیارەکانی بزوتنەوەی ئیسلامی بوویت بەڵێ بەڵام ئەو زەمانە مامۆستا عەلی باپیر کۆمەڵی نەبوو ئاوا کەوتی بەتە بەردەستی ئێران مەبەستم ئەوەیە خەتێکی ئێرانیزمی ببوورە بەڵام لە بەرامبەر خەتە سەلەفیە ئوسوڵیەکەی ئێمە هیچ دیار نەبوو بەڵێ ببوورە مەبەستم ئەوەیە ئایا ئەو کاتە لەو لایەنەوە دنە بەڵێ کە تۆ بۆ شێوەیە بزوتنەوەی ئیسلامی بۆ شێوەیە بزوتنەوەی ئیسلامی وەسفەکەی لە کاتێکا خۆت یەکێ لە سمبولەکانی بزوتنەوەی ئیسلامی بووی و تا ئێستاش خەڵک وەکو سمبولێکی بزوتنەوەی ئیسلامی سەیرەکە چۆن ئامادە بوویت لە حیزبێکا کار بکەیت کە ئێران لە پشتی بێ بەنسبەتی ئەو زەمانەوە طبعا گومانی تیانە کە بزوتنەوەی ئیسلامیش هەر ئێران دروستی کردو خۆ بزوتنەوەی ئیسلامی لە خۆیەوە نەهاتەوە بتوانێت هەزار چەکدار پیا بکە هیچ گومانی تیانی ئەو کاتە زمانی حربی عراق و ئێران بوو و هیچ جۆرە تەفاهمێک لەگەڵ حکوومەتی مەرکەزی نەکراوە ئیسلامیەکانیش بە شێوەیەکی گشتی لەگەڵ مەشروعی کوردیەکەیە بوون وەکو بزوتنەوەی ئازادی خوازی کوردی بەڵام کە ئێرانەوە عەرزەی خستە پێشاوی ئەو مامەستا بەڕێزانە دوای لێدانی هەموو ناوچەکان بە کیمیاوی و دوای کەشفبوونی ئەو تەنزیماتانە و ئیعدامکردنی هەندێک کەس و ئەوانە و لێدانیکانی قوڵکەیان ئەو هەڵەبجە بە شێوەیەکی گشتی مامۆستایانیش چوونە دەرەوە کە چوونە دەرەوە بزوتنەوەی ڕابیتە پێشتر هەبوو واتە ڕابیتەی مامۆستا محەممەدی بەرزنجی نەکەوەی عەلی قەرەداخی ئیتر تەتەورێکی زۆرتری کردو بوو بە بزوتنەوەی ئیسلامی بەڵام معنای وانە ئێران ئەوەندەی دەستیایە بوو بێت لە تەوجیهکردنی تاکتاک و ئەفراد و خەت و خطوتەکانی ئێمە خەتێ بووین هەر ڕۆژە لە ڕۆژان پەیوەندیمان لەگەڵ ئێرانە هەر دروست نەکردو هەر چەو ساوەش بووی هەرسەوەشتە ببێت کە بۆی کە ئێران منی تەسلیم بە هۆڵەندا و مخابراتی کافران کردوەوە لەبەرەوە مەوزوعەکە علاقەی بەسەر ئەمەیە کە مامۆستا عەلی باپیر لە یەکەم ڕۆژیەوە چونکە ئەو بۆ خۆشی چووە لە کولەی فقی شیعە خوێندوێتی لە نەجەف و هەر زۆر زوو پێشەوەی خەتی سونیەکان بناسێ و ئەحزابی سونی بناسێ متەئەسیر بوو بە هاژوهوژەکەی نەک هاژوهوژیش یعنی بە تەکبیرەکانی شۆڕشی ئێرانی کە بەڕاستی شۆڕشێکی گەورە بوو بەڵام ئەو لەگەڵ شۆڕشەکەی وا تەماشای نەکرد وەکو بە دیدی سونی کەوتە ژێر کاریگەری تەشەیوعەکەشەوە ئەمە فەرقەکە لەگەڵ یەکێکی ترە بەڵێ ئەمە لەو سەردەمانەشە مامۆستا عەلی باپیر تەئسیراتی تەشەیوعەکەی لەسەر بوو بەڵام ئەو نەبوو بوو بە خەتێکی وا تەنگ بەوانی تر هەڵچنێ نەبوو بوو بەو خەتەی کە ئێمەی سەلەفی ئەو بتوانێت دەرەقەتمان بێ نەخۆی و نەخەتی
بەڵام وەختە کە ئینشقاقەکان یەکێتی و ئێران وەکو زەواجی متعکردیان ئەم مەلۆتکەی لێپەیا بوو. مامەسا مەلا محەممەدی شارەزووری کە نووسەر و ڕووناکبیرێکی گەورەی ئیسلامیە جنابیشت پێما بە دۆستایەتێکی زۆرتە بۆ لەگەڵەیە لە بیرەوەرەکانیە ئەڵێ هەر وڵاتێک دەستی ئیخوانی پێگەیشت بزوتنەوە ئیسلامیەکانی تیا پەژمودە دەبن بەڵام مامەسا کرێکاریش لە سەرتاوە لە هێڵی ئیخوان مسلمینەوە دەستی پێکرد ئەم وتەیە چۆن لێکەی من پێم وانییە بەڕاستی یعنی ئەو بەڵێ بۆچوونێکی خۆی و ڕەحمەتی خوای لێبێ ئەگەر تەمان ڕاز بێ کە بۆچوونەکە هی ئەوە مە بەسم جەنابەت نییە ینی ئەسڵی نەقڵکردنەکە هیچ من وا نازانم وابێ بالعکس من پێم وایە ئیخوان مسلمین وەکو فێرگەی ئیبتیدایی وایە چونکە ئەدەبیاتی فکری سیاسی ئیسلامی شارەزابوون لە ئیسلام لە سەرەتاوە لە ئیخوان وەرگری وەکو ئیبتیدایی وایە کە ئەلفوبێکە فێرەبی دوایە چی تەمتەوەستەوە عدادی و کولیاتەکە اختیاریەکەی بۆیە ئەو فکرە سیاسی ئیخوان کە لە سەرەتاوە تەرحیەکە پێویستی بە عەقیدەیەکی بەقووەتر هەیە لە مەسەلەی حاکمیەت و دارالئیسلام و دارالکوفر بۆی تەمایوزەکە باشتر دروست ببێ نەک ئاوا غامز ببێ بە مەتەڵ لە فکری ئیخوانیەکە کە نازانێت تەشکیلی حکومەتەکە چۆنەکا دوایی یا نازانێت حکومەکە بەسەرەوە بدا بڵێ ئێستا ئێمە لە دارالکوفر ئاژینیا دارالئیسلام و ئەحکامەکانی چین لەبەرەوە من پێم وایە بوونی ئیخوان مسلمین ضروریە لە هەموو جێگایەکە کە فکرە سیاسیەکە تەرحەکا وەکو ئیبتیدایی ئەنجا ڕەنگە من ئەم قسەیەشکە ئەیکەم ئایا لە خەلفیەتی ئەوەیە کە خۆم ئیخوان بووم پێشتر سەلەفیە گەمەی قبوڵ نییە بۆ نمونە نازانم بەڵام بە هەر حاڵ من ئەوە نەزەرم وایە و پێشم وایە کە مامۆستا محەممەد ساڵح شارەزووری ڕەحمەتی ئەویش هەر لەو خەلفیەتە فکرێەوە هاتووە بەڵام لەبەر ئەوەی زمانی دکتۆر عەبدولکەریم زێدان خوا مەحفوظی کە ئێستاش ماوە عمری 92 ساڵە ئەو ئیخوان مسلمینی وەستاند لە حەفتاویەکە ئیخوانیەکانی کوردستان هەندێکیان زۆر عاجز بوون لەوە زۆر تووڕە بوون و تەنزیماتیشان هەر بەردەوام کردو مامۆستا محەممەدی شارەزووریش نەزەری وابوو ئەیوت عەبدولکەریم زێدان ئیخوانی وڵاتی ئێمەی تۆپاند هەر بەم عیبارەتایی بەڵێ مامۆستا ئەگە بگەڕێنەوە سەر ئەدای پارتە ئیسلامیەکانی کوردستان ینی پێدوانیە تۆ کە ئێستا ئێمە لە سەردەمێکی ترا ئەژین و لە نەوەدەکانە لە سەردەمێکی ترا ژیاوین ئێستا ڕەنگە ژیانی پەرلەمانی ژیانی ئۆپۆزیسیۆن بوون ئەمانە ببنە هۆکارێک بۆ تەقویەکردنی ئەدای هەرێکێک لە حیزبەکانیان هەرێکێک لە فراکسیۆنەکان لەناو پەرلەمانە و هەردوو حیزبە ئیسلامیەکە ژۆگە زانین ئێستا لە بەرەی ئۆپۆزیسیۆنان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە بەرەی ئۆپۆزیسیۆنیان پێکێناوە ینی پێدوانیە ئەمە بەشێکە لە باشی کاریگەری پارتە ئیسلامیەکان باشە خۆیمە نەماوە تۆ چەک هەڵگرن خۆی مناڵێن وەکو سەردەمی هەشتاکان و نەوەتەکان و حربی باریدە و وجودی جیهادی ئەفغانستان و ڕۆشتن بۆ ئەوێ و تەدریبات و معسکرات و گەڕانەوە بە دید و تەسەوراتێکی تر و یا ئوسولی گەریە کە لە عەقیدەی سید قوتب ڕەحمەتی خوای لەبێ لە فکری ئەو لە عەقیدەی محەممەد بن عەبدولوەهاب وەرگیرابێ یان دەمجکردنی ئیخوان و سەلەفێتی خۆی ئێمە داوای ئەمەمان لێ نەکردوون ئێمە داوای ئەوەکەین لە یەکگرتو ئەڵێن ئێوە مەشروعی سیاسیتان بۆچی نییە کە وەکو ئیخوان کە هەیەتی بۆ نمونە لە وڵاتانی ترە لە میسرە خۆگلەیەکەی ئەمان لێکن خۆی مناڵین وەرن فیشەکدانمان بۆ حازر کردوون بیبەستن یعنی ئەوەندە باسی وەسەطیە دەکەن و وەسەطیە دەخۆم برنەوی وەسەطیان نادەینێ هێڵی کاکە جانیەوە مەشروعێکی سیاسی تەقدیم کەن کە خەڵک قبوڵی بێ تۆ ڕۆژ بە ڕۆژ کابرا گەڕێتەوە دواوە چێتەوە بۆ خانەی ئۆردۆغانیزمێک واز لە ئیخوانە عەرەبیەکەش دێنێ لە کاتێکە ئەو دارەدارەی پێکردو و شیری داوت هەر خۆی بێوەفایی ئەمە بەڵێ بەڵێ مامەسا ئەگەر لە حاڵەتێکا کە ئێستا کوردستان لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانایە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان بلیستێکی یەکگرتوو بەشداری بکەن پێدوانیە پێگە و کاریگەری ئیسلامیەکان لە بڕیاردانە لێرە بەهێزترە بێ بەڵێ بە تاکید بەهێزترە بێ هەردووچیان بە قائیمەیەکی ئیسلامی دابەزن نەگوەکو ڕابردوو بچن لەگەڵ کاکە حەمە حاجی مەحموود لەگەڵ کە قادر عەزیز تەبعاً ڕێزم بۆ هەردووچیان بڕن لەگەڵ دوو حیزبا ڕێکەون کە خۆیان پێیان نەماوە ئەم ئەداتی لە حیمە چییە خەڵگە ڕوا بە قەڵایی لە حیمەکە ئێوە بەچی بە تف پێکەوەنەوە مامەسا مەبەستی پرسیارەکەی من ئەوە بوو کە
ئەگەر ئەو دوو حیزب ئیسلامیە پێکەوە بە لیستێک بەشداری بکەن وەکو لە هەڵبژاردنەکانی ساڵی 2009 هەردوو حیزبی ئیسلامی سەرنجماندا جۆرێک لە نەرمیان هەیە بۆ بەشداریکردن لە حکومەتدا یەکگرتووی ئیسلامی ڕاپرسی کرد لە ناو ڕێزەکانی خۆیان و کۆمەڵی ئیسلامی چەند مەرجێکیە بوو دواتر ئەوە بوو هەردووشیان ڕێک نەکەوتن و بەشداریان نەکرد لە حکومەتدا ینی نەرمی نواندنێک هەبوو لە کاتێکدا کە زۆر جار باسی ئەوە کرێت کە حیزب ئیسلامیەکان باسی ئەوەکەن کە ئەوان وەزارەتی گرنگیان پێ نادرێ و بڕیاریان پێ نادرێەوە بەشدار نابن لە بڕاردانە لە وڵاتە یانی ئەگەر یەک بگرن پێ وایە هیچ لەم بارودۆخە ئەگۆڕێ ئەوان ئەتوانن کاریگەری زیاتریان هەبێ و بڕیاریان هەبێ و بەشدار بن لە بڕیارە خۆی زۆر شتێکی باشە گەروان بتوان زاڵ بن بەسەر نەفسی خۆیانە کە بتوانن بە یەک مەشروع دابەزن بتوانن بە یەک لیست دابەزن بەڵام بەڕاستی ئاواش ناکرێ ئەوەش ئۆپۆزیسیۆنی پێ ناوترێ یعنی ئینسان بەڕاستی لەو سوالە شەرمەکە ئێ باشە یعنی چی من لەگەڵ گۆڕانی شابم وەکو ئۆپۆزیسیۆن دوایش بڵێ وەڵا ڕازیە بم بەو کورسێ شکاوانەی پارتیۆچێتی بم دەنێ کاکە خۆم ئەمە خێرخوازی نییە خۆ ئەگەر ئەمانەوەکو مەشروعێک بۆ خۆیان هەردوو حیزبەکە بتوانن پێکەوە دابەزن هەڵبەتە گەر بزوتنەوەی ئیسلامیشیان لەگەڵ بێ ئەگەر بتوانن هەرسێکیان ببنە یەک مەشروعی ئیسلامی و دابەزن گومانم لەوە نییە سەوتێکی خەیاڵی دێنن کە خۆشیان تەوەقعی ناکەن بەڵام ئەگەر هەر بەو شل و شێواویە بمێنەوە بۆ خۆیان هەرێکە لەو ئیتیجا هەبن و بێ مەشروعیش من باوەڕم وایە ناتوانن بەڵێ و ئێستاژ ئەم هەڵوێستەی ئێستای یەکگرتوش لە پارتی ئەوەش تەحدیدی هەندێشتی ترەکاتەوە کە خەڵکەکە و کاتە بێزارە بێ لێیان هەڵە دەبا یەکجاری کە مادام دیفاعی لە خۆی پێناکرێت دیفاعی لە کەرکووک چۆن پێکرێت دەبا ئەوە من بکەم بچۆی بە کەڵکی سیاست دێ با بڕۆکو جەمعیەتی ئەخلاقی برا مزگەوتەکانمان بۆ بکاتەوە ماڵی ئاوەدان بێ بەڵێ مامەسا کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە ئەمێ دوا پرسیاری بەرنامەکە و لێ بکەم وەک باسمان کرد کوردستان لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانایە پێشبینی مامەسا کرێکار بۆ ئەو هەڵبژاردنانە چییە ئەگەر بکرێت پێ وایە هاوکێشەکان وەک ئێستا ئەمێننەوە یان ئۆپۆزیسیۆن پێشەکەوێت و لیستی هاوبەشی یان هەرچەند بەجیا بەشداری ئەەکەنیێتی و پارتی ئەمان پاشەکشە ئەەکەن بەرەو دووە و ئۆپۆزیسیۆن پێشەکەوێ یان بە پێچەوانەوە بە هەمان شێوە پارتیویکێتی پێشەکەون و ئۆپۆزیسیۆن ئەگەڕێتەوە بۆ دەوە ئەمێ پێشبینی بەڕێزت بزانم بۆ هەڵبژاردنانە بەڵام من پێم وایە پارتیوێچێتی هیچیان زەمن لە ساڵحیان نییە و بەرەو پاشەکشەش دێنەوە ئۆپۆزیسیۆنیش بە قوترە بێ بە پشتیوانی خۆ هیچ گومانم لەوە نییە زەمن هیچ لە ساڵحی پارتی نیە ئەسڵەن زمانی یەکێتیژەوەی تر خەڵک چاوەڕێکە جە لە تەڵەبانی بمرێت ئەما ئۆپۆزیسیۆن قەناعەتم وایە بە تاکتاکیش دابەزن هەر بە قوترە بن لە جاران چکە زەمانەکە لە ساڵحی خەڵکی ئۆپۆزیسیۆن هەرچەنە هیواداریشم هەر پێکەوە بن و بۆی بتوانن بەڵام یعنی هەڵوێستەکانیان ئازاتر بێ خۆ ئەهلی ئیسلامن مەفروزە ئازاتر بێ ئەلە لە قەلبا بێنن ئاستی نەوشیرا مستەفا ئەگەر زیاتر نابن مامەسا کرێکار زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان کە لە وڵاتی نەرویج لە ڕێگای مانگە دەستکردەکانەوە لەگەڵماندا بووی زۆر سوپاس بۆ ماوەی بەخشید بە ئێمە و بۆ دیدارە دەستان خۆش زۆر سپاس بۆ تۆ دەستان خۆش سپاس بۆ ئێوەش بۆ بینەرانیشتان زۆر سپاس سپاس بۆ تۆ خۆشەویستانم چاپێکوتنی ئەم جارەمان کۆتایی هات تا بە گەشتنەوەیکی تر بە شادیتان دەسپێرم